You're getting to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. کایۆ درەمس لێیات. کایۆ حەزی لێ بوو بچێ بۆ ماڵی کلمێنتن بۆ یاریکردن. کلمێنتن پڕیەک سنوقجلی پێکەنینایی هەبوو. ئوو سەیدم کا من ئەستێرەی سینەماییم. جێنی خەدو ئەستێرەی سینەمایی. ئەوە چی بوو؟ ئەوە بیلیە. چیوکە؟ وەرە با پیشانێ بام. دڵنیام دەنگەدەنگەکات. ئەیوانە؟ وەرە ژوورەوە! چۆنی کایۆ؟ ئەم درامسە تازەیە و بەلاوە چۆنە؟ خەریکەم خۆ فێری درامسەکەم بۆی پچمەتی پێڕۆکەوە. جلوبەرگی پێکەنینایی لەبەرەکە؟ جلوبەرگی زۆر جوان لەبەرەکەن. منیش جلوبەرگەکەیان بە پێکەنینایی ئەزانم. کایۆ بەڕاستی حەزی لە درامسە تازەکەی بیلی بوو. لێدانەکەشی لەوات و زۆر خۆش بێ. ئەتوانم درامسەکە تاقی بکەمەوە بیلی؟ ئەتوانم درامسەکە تاقی بکەمەوە؟ بەڵێ منیش ئەتوانم. ئۆ بڕوان ناکەم بتوانن. لەبەرچی؟ لەبەر ئەوەی تازەیە. ئێوەش زۆر مناڵن. ڕەنگە شتێکی بشکێنن. لەبەرەوەیە. ئێمەشت ناشکێنین. شکێنین. درامسی خۆمە و خۆم بڕیارەیە. درامس بۆ خەڵکی گەورەیە بۆ مناڵی بچووک نییە ببورن. ئەمە ناحەقیە. ئێمە ئەوە مناڵ نین. خۆ بەقەدەر ڕۆزی پسکۆلە نین. ئەتوانین ئەو شتانە بکەین کە گەورەکانێکن. وەکو چی؟ ئەبێ بیلی تێگەێنین کە ئێمە مناڵی بچکۆلە نین. ئەزانم. با بڕۆین. چۆنی دایە؟ خواردن بۆ بیلی ئامادە بکەین. منیش شیرەکە ئاهێنم. کایۆ زۆر شانازیە کرد کە شیرەکەی بیڵی تێکرد بەبێ ئەوەی یەک دڵۆپی لێ بڕژێت. زۆر باشە کایۆ. ئەتوانی قەراغەکانی لێکەیتەوە دایە؟ بیلی حەزی لە قەراغی سەندویچ نییە. بگرە کلیمەتن. باس با بڕۆین کایۆ. بیلی وەرنە ژوورەوە! بیلی ئەوم بۆ هێناوی بیخۆ بۆ خۆت. دایە قەلاغەکانی لێ کردەوە بەڵام بیرۆکەکە هی من بوو. هەنێ بیلی بە زۆر ئاگام لێ بوو یەک دڵۆ پیشم نەڕژدووە. ئێوە پێشتر هەرگیز خواردنتان بۆ من نێناوە. ئاخر لەبەرەوەی پێشتر مناڵی بچکۆلە بووین. بەڵێ بەڵام ئێستا ئێمە گەورە بووین. ئۆ تێگەیشتم ئەتان نەوێت درامسەکەم لێبەن.
ببورن هێشاوانە گەورە نین بەڵام سوپاس بۆ خواردنەکەی هێناتان. کایۆ بیریە کردەوە ئەبێ خۆی و کلیمنتن چی بکەن بۆ ئەوەی بیڵی تێگەێنن کە گەورە بوون و بێڵێت درامسەکەی لێبن. ئەجا بیرۆکەیەکی نایبی بە مێشکە هات. وەرنە ژوورەوە. سڵاو بیلی خۆشحاڵم بەبینینە. درامسێکی زۆر جوانە ئەتوانم تاقی بکەمەوە خۆت ئەزانی من گەورم. ئەوە بەچی پێیەکەنی؟ زۆر باشە زۆر باشە ئەتوانێت تاقیکەنەوە. ئەمە پێڵێن دەهۆڵی ژێدار ئەمانە تۆمن ئەمانەش پێیان ئەڵێن خەپلەی مسین. تۆ یەکەم جار تاقیکەرە چونکە بیرۆکەکە هی تۆ بوو. سپاس کلیمنتن. لە خوارەوە جێگەی پێی هەیە پێی پیانێ باشە ئەو پێڵێن باس درام. کایۆ زۆری حەز لەو بوو کە هەر دەهۆڵک دەنگی تایبەت بەخۆی هەیە بەڵام لە هەمووی زیاتر حەزی لە خەپلەی مسینەکە بوو. زۆر باشە کایۆ. سپاس زۆر باشە. سڵاو ئەتوانم یارمەتیت بم؟ سڵاو بەڕێز من بۆ کوڕێکی بچکۆلاگەڕم ناوی کایۆیە نەوبینیوە؟ دایکە منم ئێستا گەورە بووم. کایۆ؟ نا باوەڕ ناکەم کایۆبی. سیرم کن خۆیەتی لەبەر ئەوەی گەورە بوون لەوانەیە نەتێ بچی لە پارکەکە سواری جۆرانە ببی. من وام دانابوو ئەم پاژنیۆڕێ بچین بۆ ئەوێ. ڕاست ئەوێ من گەورە نەبووم بەڵام ئەو خۆم دەرەخەم. زۆر باشە ئاگاو لە خۆ بێ کلیمەنتەی. کایۆ حەزی لەوە بۆ خۆی وەکو گەورەکان پیشان بە بەڵام بڕیاریە ئیتر کاتی ئەوەی دووبارە چێژ لە مناڵی وەرگرێ. تیپی ڕێوڕۆشتنەکەی کایۆ. ئەوە بەرێکەوت نۆری توێ ئێمە. ناتوانی بمگری. کایۆ نێزانی ئەو دەنگە سەیرە چییە؟ ئەو بەرەکەوت. ئەو بەرەکەوت لەورە توێە. ئەو دەنگە چییە؟ نازانم منیش. دەنگەکە بەرزە بووە کایۆ ئەویست بزانێت دەنگی چییە؟ تیپی ڕێوڕۆشتن شتێکی چەند خۆشە. هەفتەی داهاتوو بەشداری ڕێوڕۆشتن نەکەن بۆیە خەریکی ڕاهێنانن کە سەزانێ و ئامێرانە چینکە بەکاری ئەهێنن. ئەوە دەهۆڵە. ڕاستە. ئەوە بووقە و ئەوەش هینە. ئەوە چی پێڵێن؟ ئەوە تووبەیە. ئەوەش سەکسیفۆنە. کایۆ نێتوانی چاو گوێی لەسەر تیپی ڕۆشنەکە لابەرێت. مۆسیقاکەوای لێکرد بۆ حەز لە ڕێوڕۆشتن بکات. ئەوە تو حەزت لە تیپی ڕێوڕۆشتن نییە ئێمە؟ دەنیا زۆر بەرزە. ڕێوڕۆشتن دەنگی بەرز نییە. حەزێکی لەگەم نەبڕیت؟
ڕەنگە بتوانین لە ژوور و لە پشتیانەوە بڕۆین کایۆ. زۆر چاکە، دوواکەون. هەوڵ بە تا 4 بژمێری کایۆ، بەم شێوەیە. ئاوا 1 2 3 4 1 2 3 4 باشە. هەمووتان بە وردی گوێ لە کایۆ بگرن کە چۆن تا 4 بژێرێ و بەپێی ئەوە هەنگاو بنێن. 1 2 3 4 ڕێڕۆشتن زۆر خۆشە. هەمووتان ئافەرم. ئەو خێراییەش زۆر تەواو کایۆ. ئەوە بەتەمەنین بۆسن مناڵینە؟ خۆزگە تیپی ڕۆشتن ڕاستی بووینایە. خۆزگە کیتر حەزەکە لە تیپی ڕۆشتن ڕاستەخی نایە بێت. منیش بۆ تیپێ بە خۆتان دروست ناکەن. بەڵام ئێمە نەتەوەڵمان هەیە نەبووق نەک سەکسیفۆن. دەهۆڵ بووق سەکسیفۆن؟ دڵنیا مەگەر بیر بکەنەوە یەک دنیاشت هەیە لە ژووری یاریەکە کە ئەتوانن بەکاری بهێنن. کایۆ و هاوڕێکانی دەستیان کرد بە گەڕان بە دوای ئەو شتانەیە کە ئەتوان لە جیاتی ئامێری مۆسیقا بەکاری بێنن، شتی وا کە دەنگی بەرزی خۆشی لێوە بێت. ئەمە لە دەهۆڵێکی زۆر چاکە چێ؟ ئەمێرێکی ناوێ ئێمە پێم بڵێ. کایۆ بیری کەوتۆ کە ئێمە حەزی لە دەنگی بەرز نییە، ڕەنگە بیە شتێکی بێدەنگتر ئەنجام بات. ئەستێرەیەکی زۆر جوانە. ئەوە لەو ئەستێرەیە چێ کە کڵاوی تیپی ڕۆشنەکە لەسەری بوو. بەڕاست؟ ئەتوانم کڵاو بۆ هەمووتان دروست بکەم. ڕاستە، ئەتوانی یارمەتی تیپی ڕۆشنەکەمان بیت. لەوە چێ بۆ ڕاگرتنی داهۆڵەکە پێویستی بەم پەتە هەبێکایەوە. سپاس خاتو مارتین. ئێستا کایۆ وای هەست کرد کە دەهۆڵژەنی تیپێکی ڕاستەقینەی ڕێوڕۆشتنە. هەمووتان کڵاوەکانتان بەلاوە جوانە؟ بەڵێ، سپاس ئێمە. پێشەوەی دەست پێ بکەین یەک دنیاشتی ترمان ماوە ئێمە بیکەین. زۆر باشە کایۆ، دەست پێ بکە ئێستا. بۆستن! کایۆ حەزی لەو دەنگە نەبوو کە تیپەکە دروستیان کرد. ڕەنگە وا باش بێت کە لە سەرتاوە دەست پێ بکەنەوە بۆ ئەوەی دەنێکی باشتر دروستکەن. هەروەکو جاری پێشوو. 1 2 3 4 ئەگەر حەزەکەن ئەتوانین چینە دەرە بۆ ڕۆشنەکە. نات کە ماوەستن تیپی ڕۆشنەکەتان زۆر سەرنجڕاکێشە کایۆ. 1 2 3 4
تیپی مۆسیقای کایو. 1, 2, 3, 4. Caillou's rock and roll band. Caillou's rock and roll band. We like to play every day. Caillou's rock and roll band. I play drums with my hands and feet. My job's to keep a steady beat. 1, 2, 3, 4. Theo plays bass, it's really low. He can play fast and he can play slow. I play guitar, I'm really proud. I can play soft, but I like to play loud. We're Caillou's rock and roll band. We're Caillou's rock and roll band. 1, 2, 3, 4. Maybe one day we'll go on tour. 5, 6, 7, 8. Playing music is really great. We're Caillou's rock and roll band. We're Caillou's rock and roll band. We like to play every day. We're Caillou's rock and roll band.